سلام علیکم بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەکی تری زنجیرەی ئیسلام و پەرسەندن. لەم زنجیرە باز لە خەڵقی ئاژەڵانەکەم لە نێوان دقەکان و پەیوەندیشیان باڵێن بە پەرسەندنەوە چییە و چۆنە. بابەتی خەڵقی ئاژەڵان تەرکیزێکی وای لەسەر نەکراوە، چونکە ینی بابەتەکەی بە شێوەیەکی زۆر باڵێن پوخت و خێرا ئاماژی پێدراوە لە دەقەکانە، یعنی هیچ تەفاسیلێک بوونی نییە. جا لەبەرەوە تەرکیزەکە تەنها کراوەتە سەر با بڵین خەڵقی مرۆڤ یاخود خەڵقی ئادەم، تەنانەت بەشێک لەو کەسانی کە یاخود بەشێک لەو هەم ئاین ناسووە و کەسانی کە قسەیان لەسەر پەیوەندی نێوان دەق و پەرسەندن کردووە، بە پەرسەندنی ئاژەڵیان زۆر بەراوە ئاسایی بووە. یعنی لەوانە یاتر قازی کە پێی وایە پەرسەندن بەگشتی قوبوڵەکە، بەڵام پێی وایە باڵین لە خەڵقی مرۆڤە پەرسەندن باڵین ناتوانین پەرسەندنی مرۆڤ قوبوڵ بکەین. بۆ بەڵێ خەڵقی ئاژەڵان هیچ کێشەیەک نییە لە ڕووی دەقەوە، کێشەیەکمان نییە دەربارەی و هەڵە نەبم عەبدوڵڵا عوزەیریش ئەویش کە باڵین لە جیهانی عەرەبیە زیاتر بەناوبانگە جاتی خەڵقی ئاژەڵ ناکە، یعنی کێشەیەکی نییە لەگەڵ خەڵقی ئاژەڵ لە ڕووی پەرسەندنەوە. هەروەکو لە ئەڵلقەی یەکەم و لە یەکەمە باسم کرد، تۆماری بەبردووەکان ئەوەمان پیشانەیە کە زیندەوەران لە گۆڕانان یاخود بە مانایەکی تر زیندەوەرانی ڕابردوو لەسەر دەمە جیۆلۆجیەکانی ڕابردووە لەوانەیە ئەمڕۆ ناچن. بۆ نمونە ئەگەر سێری تێپەڕبوونی کاتەکە بکەی، بۆ نمونە ئێمە ئەگەر لە بەشی باڵین لە پارچەی یەکەمی وێنەکە بەشی سەرەوە سیر بکەی لە 4 بلیۆن ساڵ لەمەوبەر، لێەوە بین ئەبینی زیندەوەر بوونی نییە تاوەکو دواتر هەندێک جۆر بەکتریای زۆر سادە دێنە ئاراوە، دواترە بینی زیندەوەران بەرەو ئاڵۆزی دێن تاوەکو لە چاخی کامبریانە. ئەگەر ئەوەی بیرم بێ هەڵە نەبم نزیکەی 20 فایلەمی زیندەوەران دەرەکەونتیایە. یەکێک لەو زیندەوەرە زۆر با بڵێن ناوازانی کە بە شێوێکی زۆر جوان تۆماری بەبردووەکان پیشانەیە یاخود پاراستوێتی ترایلۆبایتە کە لە باڵین لە بەشە پرتەقاڵیەکە وێنەکەی دیارە لە چاخی کامبریان. دواتر لە ئۆردۆڤیجیانە بینن یەکەم ڕۆکی سەرزەوی یاخود یەکەم ڕۆکی وشکانی دروست هەبێ، دواتر فیش و کۆڕاڵەکان کۆڕاڵ مەرجانە، دواترە بینیت با بڵێن ڕۆکی تری لایک فێرن هەڵە نەبم ڕۆکی بێگوڵە شتێکی لەو شێوەیە و یەکەم مێرووەکان دروستە بێ فەرست ئینسێکت، دواتر یەکەم خشۆکەکان عەفو پێش خشۆکان یەکەم ئەمفیبیان، یعنی ئەوەی بەرمایی لە نێوان وشکانی و ئاواژین، دواتر یەکەم ڕێپتایل یەکەم خشۆک دروست هەبێ، دواتر هەمە جۆری ڕواەتیانە، دواتر دەین بۆ سەردەمی داینەسۆرەکان کە میسۆزۆیکی پێوترێ لە نێوان 250 بۆ 66 ملیۆن ساڵێک لەمەوبەرە. لە کۆتایی با بڵێن سەردەمی داینەسۆرەکانیشە شیردەرەکان بە تەواوی هەم دەرەکەون و لە دوای داینەسۆرەکانیش و با بڵێن گەشەیەکی باشەکەن، هەمە جۆرێکی زۆر ڕواتیانە تاوەکو وەگەین بە مامۆستەکان و جۆرە فیلانەیە کە لە سەردەمی ئایس ئەیجە سەردەمی سەهۆڵی ناژیاون و ئێستا نەماون تاگا بە مرۆڤ و با بڵێن ئێستا. ئەوەی تۆماری بەبردووەکان پیشانەیە هەروەکو پێشتر وتم خودی باڵێن پەرسەندن پیشان نایە، بەڵام ئەومان پیشانەیە کە زیندەوەران لە گۆڕانان، یعنی بینین زیندەوەران بەم شێوە هاتوون و دەمێکە هەن یعنی ئەمە لە ڕووی زانستیەوە چیرۆکی خەڵقی ئاژەڵ بەم شێوەیە. دەربارەی وشەی ئەنعام کە لە قورئانە بە تایبەت بەکار هاتووە، وشەی ئەنعام مەبەست لێی با بڵێن ئەم 4 پۆل ئاژەڵەیە مانگا و بزن و مەڕ و حوشتر. ئەوەی بە خێرایی سێرم کرد ڕەچەڵەکی ئەمانەیە خود ئەمانەکەی دەرکەوتون مانگا 2 ملیۆن ساڵێک لەمەوبەر با بڵێن دەرکەوتووە، هەرچەندە ڕێک بە هەمان شێوەزە مانگای ئەمڕۆ نەبوون. بزن و مەڕوانە 11,000 ساڵێک لەمەوبەر با بڵێنی تر مرۆڤ ماڵیانەکات و دۆمیستیکەیتیانەکە، حوشتریش 6 بۆ 7 ملیۆن ساڵێک لەمەوبەر دەرەکەوێت، بەڵام نەک بۆ مانای ڕێک وەک هەمان حوشتری ئەمڕۆ، بەڵام هەر تر حوشترە. ئەمە وەکو لایەنی زانستی و وەکو لایەنی کاتی دەرکەوتنی ئەم زیندەوەرانە. ئێستاش بینە سەر دەقەکان
طبعا زیندەوەران بەگشتی چەند ئاەتێکمان هەیە باسی زیندەوەرانەکات بەگشتی ئاەتی یەکەمیان لە سوورەتی ئەنبیا کە خوای گەورە پاش با بڵین جیاکردنەوەی ئاسمانەکانی زەوی لە یەک و دروستکردنیان ئەڵێ وە لە ئاویش هەموو شتێکمان دروست کردووە. طبعا ئەمە توانین زۆر بەسادی ئەوە تێبگەین کە خانە و جەستە زۆربەی لە چی پێکات و زۆربەی لە ئاو پێکاتوە هی هەموو زیندەوەران. لێرە هیچ بابەتێکی تیان نییە کە بڵێ باڵین زیندەوەران چۆن دروست بوون. ئاەتێکی ترمانێ لە سوورەتی ئالی عیمران کە باسی باڵین جێگۆڕکەی شەو ڕۆژەکات و دواتراڵێکی زیندوو لە مردوو دەرەهێنێت و مردوش لە زیندوو دەرهێنێ باسی سایکل یاخود باسی سووڕی ژیانەکە و لەم ئاەتەشە هیچ ئاماژەیەک نییە دەربارەی باڵین ڕۆسەڵێکی زیندەوەران یاخود ڕۆسەڵێکی ئاژەڵەکان. ئاەتێکی ترمان هەیە کە هەردیسان بابەتە دوو پاتەکاتەوە کە زیندوو لە مردوو دەرێنێت و مردوو لە زیندوو دەرێنێ. لێرەش دیسان هیچ ئاماژەیەکی تیانە دەربارەی ڕۆسەڵێکی زیندەوەران. بچینە لای چەند ئاەتێکی تر کە ئەمە بە تایبەتر قساکە لەسەر زیندەوەران. یەکەم ئاەتیان سوورەتی ئاەتی 45 سوورەتی نورە کە خوای پەروەردگار هەموو دابەیەک هەموو زیندەوەرێکم لە ئاو دروست کردووە هەن هەیەە لەسەر باڵێن خشۆکە لەسەر باڵین سنگیێڕوا لەسەر سیێڕوا هەیەیان لەسەر دوو پێڕوا هەشیان لەسەر چوار پێڕوا وەخوای گەورە با بڵین چی بێ دروستی هەکات و باڵا دەستە بەسەر هەموو شتێکە. لێرە باسی جۆرەکانی با بڵین چەند جۆرێکی ئاژەڵانەکە کە با بڵین چەند جۆرێکی جیاواز لە ڕۆیشتنیان هەیە لە ڕجوڵەیان هەیە. لێرە خوای گەورە هەروەمان پێڵێکە من دروستکەریانم هیچ با بڵین میکانیزمێک کات و شوێنێک یاخود شتێکی لەو شێوە ئاماژەی پێ نەدراوە. ئاەتێکی ترمان هەیە لە ئاەتی هەفتاوێکە لە سوورەتی یاسین کە باز لە دروستکردنی ئەنعامەکات ئەو چوار ئاژەڵی کە پێشتر ئاماژەم پێەیە کاڵێ با بڵین لە کاری دەستەکانی خۆمانە. لێرە خوا گەورە دیسان دوو پاتیەوە کاتەوە کە ئاژەڵان یاخود ئەنعام بە تایبەت هەر خۆی خالقیانە هەر خۆی خالقیەتی. لێرەشە دیسان هیچ میکانیزمێک یاخود شتێکی لەو شێوە کە با بڵین تەفسیرێکی زانستی هەبێ ئاماژەی پێ نەدراوە تەنها ئەوەی کە دووپاتی لێکاتۆ خۆم خالقیانم. ئاەتێکی ترمان هەیە کامیان تۆزێ بە درێژە لەسەری قسە بکەین لە ئاەتی 6 سوورەتی ئەزومرە خوای پەروەردگار پاشەوێڵێ لە نەفسێک ئێوەم دروست کردووە پاشان باڵێن هاوسەرەکەیشیمان لەو نەفسە یاخود تاکە بەرامبەرەکەیشیمان لەو نەفسەوە دروست کردووە. دواتراڵێکی هەشت جووت ئەنعام بۆ دابەزاندوون باشە 8 جووت ئەنعام بۆ دابەزاندوون. لێرەیە وشەی دابەزین مەبەستی لی چییە؟ وشەی دابەزین هەروەکو سەعید بن جوبەیر و زۆرینەی مفەسیران و تویانە وشەی دابەزین بە مانای خەلقە واتە کە ئەڵێ بگەڕێمەوە یەک دەقە کاڵێ وأنزل لكم يعني خلق لكم من الأنعام 8 أزواج. جا لێرە بۆچی وشەی دابەزین بەکار هاتووە لێرەوە با بڵین تەفسیر و لێکدانەوەی جیاواز هەیە. یەکێکیان لەوانە با بڵین ئیبن تەیمیە کە بە شێوەیەکی حرفی ئاەتەکە یاخود وشەکە وەرەگرێ ئەڵێ هەر مەبەست پێی هاتنە خوارەوەیە بەڵام هاتنە خوارەوەی چی هاتنە خوارەوە لە ڕەحمی دایکیان یعنی ئاژەڵان کە لە ڕەحمی دایکیان و دێتە خوارەوە واتە جوڵە لەسەرەوە بۆ خوارەوە مەبەست لی ئەوەیە لە ڕەحمی دایکیانەوە کەونە سەر زەوی. باڵین لێکدانەوەیەکی تر ئەڵێ مەبەست لە ئەو هۆکارانەیە کە هۆکاری مانەوەی ئاژەڵانن بۆ نمونە ئاژەڵان یاخود ئەنعام لەسەر چی بەندن لەسەر ڕۆک بەندن ڕۆک لەسەر چی بەندە لەسەر باران و تیشکی خۆر و هەندێک تایبەتمەندی. جا لێرەیە ئەتوانین بڵین وشەی ئەنزەلەکە مەبەستی لی ئەنزەلی ئەو هۆکارانەیە وەکو باران و تیشکی خۆرەکە. جاوانی کە تێڕوانینیان هەیە و باسییان کردووە لاوانە قورتوبی و ئەو حەیان و بەیضاویە وەلێکدانێکی تریشەیە کە هەر بەیضاو ئەبو حەیان با بڵین باسیەکەن وامەژەی پێەکەن ئەوەیە کە هەموو شتێک و با بڵین هەموو مەخلوقات لە لەوحی مەحفوظ تۆمار کراوە. جا هەر وەکو خوای گەورە چۆن با بڵین بازەواکە وەحیم بۆ
هێناونەتە خوار و بۆم دابەزاندون بە هەمان شێوەش ئەم وشەی تەنزیلە یاخود ئەم وشەی ئەنزەلەیە مەبەست لێی ئەوەیە کە لە لەوحی مەحفوظدا هەمووی تۆمار کراوە. تێڕوانینێکی تر هەیە ئەویش ئەوەیە کە مەبەست لێی ئەوەیە ئەم هەرجووتە یاخود ئەم ئەنعامانە لە بەهەشت دروست کراون و لە بەهەشتەوە هاتوون بۆ سەرزەوی. لەوانی کە ئەم تێڕوانینە هەیە شەوکانیە، بەڵام ئەوەیە هیچ بەڵگەیەک یاخود بەڵگەیەکی دەقی واتە textual evidence پشگیری ئەم تێڕوانینە ناکە یاخود نیمانە هیچ بەڵگەیەکی دەقی ڕاستە خۆمان نییە کە بڵێ مەبەست لەوێ لە بەهەشت دروست کراون و هێناونتە سەرزەوی. و ئەلوسیش پاشەوەی لەسەرم تێڕوانینە جیاوازانە قساکە ئەڵێ بەڵێن ئەم تێگەیشتنە یاخود ئەم ڕیوایەتە من بەڕاستی نابینم کە ئەوەی لە بەهەشتەوە ئەم ئەنعامانە هاتبن. جا لە دەرەنجامە ئەو ئاەتانە یاخود ئەگەر فەرمودەیەکی شابێ لەسەر ئەو مەسەلە بە شێوەیەکی گشتیە ئەوەی کە دووپات یەکەن و بریتە لەوەی کە خوای گەورە خەڵقی ئاژەڵانی کردووە هەروەکو خەڵقی چۆن هەموو شتێکی تری کردووە. لێرەیە هیچ ئاماژە و بەڵگەیەکی دەقیمان نییە کە ئەم زیندەوەرانە بە چ میکانیزمێک هاتوون، ئایا ڕاستەوخۆ یەکسەر خەڵقی کردوون لە چاوتروکانێکە یاخود بە شێوەی پەرەسەندن جایتر پەرسەندەکە بە میکانیزمی جیاواز بە یاخودنا. و خاڵی کۆتاییش هیچ ئاماژە و بەڵگەیەکی دەقیمان نییە کە لە کوێکەی دروستکراون، بۆ نمونە لە باش دروستکراون، لە زەوی دروستکراون، لە کوێی زەوی دروستکراون یاخود کەی دروستکراون، هیچ ئاماژەیەک لەوەیە نییە. یەک فەرمودە هەیە کە باز دەواکە لە 7 ڕۆژە با بڵێن خەڵقی شتەکان ئەکرێ، ئەو فەرمودە مشتومڕی لەسرە و ئەوەندەی ئاگادار بم زۆرینە ڕەتیان کردوێتەوە کە ئەو فەرمودە دروست بێ و بە شێوازی بنووسین لە وێبسایتی ڕاستپار ئەو گفتوگۆیە دانێم لەسەر ئەو فەرمودەکە بۆچی ئەو فەرمودە لاوازە وەرناگیرێ. ئەمە دەرەنجامی بابەتەکە بوو، بۆیە خەڵقی ئاژەڵان تەرکیزی نەکراوەتە سەر لەبەرەوەی زۆر بە شێوەیەکی پوخت و خێرا ئاماژەی پێدراوە، هیچ تەفاسیلێک بوونی نییە. جا لەبەر ئەمەیە تەرکیز نەکراوەتە سەری لە بابەتی یاخود گفتوگۆی نێوان پەرەسەندن و دەقە ئاینیەکانە. ئینشاءڵڵا تا ئەڵقەیەکی تر بەخواتان ئەسپێرم. ئەگەر هەر پرسیار ڕخنەیەکە بوو لە کۆمنتە ئاماژەی پێبن، خواتان لەگەڵ بێ.